اجا دكتور ولي سهلاني اگه حاضر بیتن حاضره دكتور ولي سهلاني سروك دزگاه زندانيين سياسيش بغداد ميفان منه لسر برسايك لكرنا شايستين ضرائي معنويين زندانيين سياسيين هريما كردستان وكيين عراق. دكتور ولي تو بخيرات يا كردستان 24 بروسا بكي وجهشت. اهلا وسهلا وحياكم. سلاوێکی گەرم سڵاوی خواتان لێبێ و خوددا بتان پارێزێ بە دڵنیاییەوە لێتان ناشارمەوە کە قەبارەی ئەو زیانەی بە برا زیندانە کراوە سیاسیەکانمان گەیشتووە چەندە زۆرە بۆیە من ناتوانم لێتانی بشارمەوە کە قەبارەی زیانەکان بە شێوەیەکی گشتی زۆر گەورە بووە. گوێبیست من؟ بۆیە لە سەرەتادا دەمێ دووبارە سوپاستان بکەم زۆر سوپاس کە تیشک دەخەنە سەرم دۆسیە زۆر گرنگە کە نوێنەرایەتی چینێکی خەباتگێر دەکات ڕوبەڕووی ئەو ڕژێمە دیکتاتۆرە بوونەوە کاتێک ئەو دامەزراوەیەمان دامەزران بینیمان زیانێکی زۆر بە زیندانی کراوە سیاسیەکان گەیشتە بە تایبەتی لە هەرێمی کوردستان هەر وەک دەزانن دامەزراوەکە دامەزراوەیەکی فیدرالیە بە گوێرەی مادەی 132 لە دەستوری عێراق کە پەیوەستە بە کاروباری زیندانی کراوە سیاسیەکان. زیندانی کراوی سیاسی یادەوەری نیشتیمانیە لە ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی سەرکوتکار و ڕۆڵە سەرەکیەکەی لە دامەزرانی سیستەمی دیموکراسی. بۆیە ئەو زیندانی کراوانەی پەیوەستن بەو مادەیە لە ساڵی 2011 دۆسیەکانیان گوازرایەوە کە ناویان پەسەند کرابوو بۆ هەرێمی کوردستان. لە ساڵی 2011 تا ئێستا هەموو ئەوانەی یاساکە دەیانگرێتەوە کە ناویان هاتووە بەر لەوەی دۆسیەکانیان بگوازرێتەوە کە بە گوێرەی دەقە یاساییەکان ئەوانیش دەگرێتەوە یەکێک لەوان مادەی ژمارە 100 پەیوەست بە مافی زیندانی کراوە سیاسیەکان بەڵام هیچ شایستەیەک و مافێکیان وەرنەگرت لە ڕووی ورەی و لە ڕووی مادیەوە. دەست پێشخەریەکی ئەرێنی هەبوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەماهەنگی لە نێوان ئێمە و وەزارەتی کاروباری شەیدان و لە دوایی سەردانمان بۆ هەرێمی کوردستان یاداشنامەیەکی لێک تێگەیشتن هەبوو لە نێوانمان دواترش ڕێککەوتین بە هەرێمی کوردستان و بەغدا گەیشتن بە ڕێککەوتن بۆ گواستنەوەی دۆسیەکان بۆ بەغدا و ئەوانەی پەیوەستم بگازرێنەوە بۆ دامەزراوەی هاتیەکردن بەڵام ڕێککەوتن کەنگی دەهێتە جێبەجێکردن. لە ڕۆی بنەماوە ئێمە ڕێککەوتوین ڕێککەوتنێکی ڕون و ئاشکراشە بۆ لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی. بۆیە داوامان لێکرا بە هەمانگی لەگەڵ وەزارەتی دارایی و بە سەرپەرشتی لیژنەی کاروباری شەیدان و زیندانی کراوە سیاسیەکان لە ماوەی سەردانەکەمان لەگەڵ کارتێکەرە سیاسیەکان و شاندی سەرۆکی پەرلەمان و ئەمە دۆسی هەرە سەرەکی و کاری لە پێشینەمان بوو. ئێمە زیاتر لە 1800 ناومان هەیە کە ناویان تێپەڕێنراوە پێش ساڵی 2011 لە دامەزراوە فیدرالی بەغدا. بۆیە دەبێ ئەمە دۆسی ئەمانە بگوازرێتەوە بەڵام پەسەندکردنی ناوەکان لە دوای 2011 تا ئێستا هیچ شایستەیەکی دارایی بۆیان خەرج نەکراوە. ئێمە لە ڕۆی یاسایی و دەستوریەوە وەک دامەزراوەی زیندانی کراوە سیاسیەکان پێما وایە ئەو سیستەمەی لە زیندانی کراوە سیاسیەکان کراوە لە سەردەمی ڕژێمی بەعس و لەو سەردەمەی ئێستاش چونکە ئەوان مافی خۆیان وەرنەگرتووە کە براکانیان و زیندانی کراوە سیاسەکانیان لە پارێزگاکانی دیکەی عێراق وەریان بزانین. نوکە پرس ئەوەیە موچەیە زیندانیان سیاسیین عێراقی چەندە یەن هەرێما کوردستانی چەندە جیاوازی چییە؟ ئایا کەنگی ئەف جیاوازیە دەهێتە ڕاکردن زیندانیان سیاسیین هەرێما کوردستانی وەکی زیندانیە سیاسیین عێراقی دێ ماف و شایستەیان خو وەرگرن بیەکسانی. بەڵێ زۆر سپاس بۆم پرسیارە سەبارەت بە کارکردن وەک سیاسەتمەداران بە یەکسانی بۆ هەمووان ئێمە ڕێککەوتوین کە ئەم دامەزراوە ئێمە دامەزراوەیەکی فیدرالیە بە گوێرەی بەندەکانی نێو یاداشنامەی لێ تێگەیشتنی نێوان ئێمە و وەزارەتی کاروباری شەیدان و ئەفالکراوان دۆسیەکان بگوازرێنەوە. لە ڕووی بنەماوە ئێمە هیچ گلەی یەکمان لەم بابەتە نیە. تەنانەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەسەندی کرد ئەو بەندانە لە نێو بودجەی
دارایی ساڵی 2026 هەبێ. بۆیە ئەمە دام بەوە دادنەیە کە شایستە و مافەکانی و زیندانی کراوانە لە هەر سێ چینەکە کە دەستگیر کراون دادگایی کراون و دەست بەسەر کراون کە ئەمانە لە ڕاستیدا لە ڕووی کللتوری و سیاسیەوە ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبوو لە ڕژێمی ڕابردوو ئێستا ڕۆڵێکی گەوریانە بۆ لە دامەزرانی بلا زیندانیان سیاسیان هەرێما کوردستانê bizanin kengî mûçe şayisteyên wan wekî Iraqê lê têt wextekî bidemiş kerema xwe bi Kurtî. ئەمە بەڕێزم ئەمە دەگەڕێتەوە سەر تێپەڕانی و ئاسانکردنی تێپەڕانی ڕێکارەکان بە هەماهنگگی ئێمە و وەزارەتی دارایی فیدراڵ و هەماهنگگی نێوان ئێمە و لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران ئێمە ڕێککەوتین لە ڕووی بنەماوە کە شایستەی ئەو زیندانی کراوانە لە بودجەی 2026 گرنتی بکرێواتە دۆسیەکە کە گوازراوەتەوە لەسەر داوای حکوومەت یاریمی کوردستان لە ساڵی 2011 پێویستە ئەم برایانە بڵێن کە دۆسیەکان گوازراوەتەوە بۆ دامەزراوە فیدرالیەکان بۆیە ئەگەر ئەم بابەتە لە ماوەیەکی زۆر کورتی ئایندەدا جێبەجێکرا ئێمە زۆر جددین لەسەر ئەم بابەتە بڕوای ئێمە زۆر جددین چونکە ئەو زیندانی کراوە سیاسیانە کە خەباتیان کردووە لە دۆک هەولێر سلێمانی و هەڵەبجا ئەمان خەباتگەڕە کە لە بەسرا و ناسریە و مووسڵ و عمارە خەباتیان گەڕاوە بۆیە ئەمە ئەرکی سەرشانمانە بەڵام دەگەڕێتەوە سەر تێپەڕانی ڕێشوێنەکان لایەن لایانی پەیوەندیدار لە ڕووی کاتەوە من ناتوانم کاتێکی دیاریکراوتان پێتان بڵێم بەڵام شتیوان بە خوددا ئێمە دەست پێشخەری گەورەمان کردووە بە شایستەکان بە یەکسانی بۆ هەمووان دابەش بکرێت لە ماوەیەکی زۆر کوردە. هیویدارم دکتۆر وەلید تو زۆر درەنگ هاتی ئەم زۆر چاوەڕێتە بوون پرسیارێن زۆر هەبوون بەڵام دەخەزە لێبورینە ji bînerên xwe dikein ku neşên hemiyal we bikein demê me xelas bû carekê dî înşallah Sûzê bide carekê dî bibiye mêvan bersiva hemû pirsiyarên me bidey بەڵام زوو بهەی تاخیر نەبی زۆر سپاس سەهلانی سەرۆکێ دەستگەها زیندانیên سیاسی گەلەکس ڕێزێکی تەواوم بۆ هەمووتان هەیە.